ڕاکەنجبووری پارێزگاری کەرکووک کە لەلایەن کوردەوە بە هەوڵدان بۆ تعریبکردنەوەی کەرکووک تۆمەتبار دەکرێت لە وەڵامی چەند پرسیارێکی دەنگی ئەمریکادا ئەو تۆمەتانە ڕەت دەکاتەوە کە ئاراستەی دەکرێن. سەبارەت بە پۆستی پارێزگاری کەرکووک و هەوڵی کورد بۆ لابردنی ڕاکەنجبووری بە دەنگی ئەمریکای وت ئەمە پسپۆڕی من نییە، من بە وەکالەت پارێزگارم. پۆستی پارێزگار پەیوەستە بە ئەنجومەنی پارێزگاوە. پارێزگار دەستێوەردان ناکات. هەرچەندە فەرماندەکانی پێشمەرگە ناوبەناو پرسی گەڕانەوەی پێشمەرگە بۆ کەرکووک دەوروژێننەوە، بەڵام جبووری ڕەتی دەکاتەوە هیچ ڕێکەوتنێک بۆ گەڕانەوەی پێشمەرگە هەبێت. هذا أمر ليس مطروحا. أعتقد بأنه گەڕانەوەی پێشمەرگە باز نەکراوە. هێزی فیدراڵی بێلانی پاراستووە. ئەمڕۆ ناوچەیەکی تایبەتین کە هێزی فیدراڵی پیشەیانە کاری تێدا دەکەن. خەڵک سکاڵای لەم هێزە نییە. لە درێژەی قسەکانیدا بۆ دەنگی ئەمریکا پارێزگاری کەرکووک هێزە کوردیەکانی تۆمەتبار کرد بە بێسەروشۆنکردنی 1700 کەسی عەرەب و دەڵێت تا ئێستا یەکێتی ژمارەیەکی لێ ئازاد کردوون. تقريبا أكثر من 150 یەکێتی نزیکەی 150 دەستگیرکراوی عەرەبی سوننەی ئازاد کردووە، بەڵام وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان نکۆڵی کردە هیچ دەستگیرکراوێکیان لابێت. ئەمە مای دوودڵیە بۆ کەس و کاریانە. ئەم مەسەلەیە پێویستە چارەسەر بکرێت و بێتاوانەکان ئازاد بکرێن. ئەوانشی کێشەی یاساییان هەیە بچنە دادگا. لە بەرامبەردا غازی کەرکووکی جێگری بەرپرسی مەڵبەندی کەرکووکی یەکێتی قسەکانی ڕاکەنجبووری ڕەت کردەوە سەبارەت بە بێسەروشۆنکردنی عەرەبی سوننە وتی. لەو سەردەمی داعشوانە هات کە سوکارەکەی ڕاکەن خۆیان داعش بوون، هەندێکیان گیرا و بەربوونەوەمانە. ئەوانەی کە دیارین بە زۆرینیان لەو داعششتانەیە ئەوانەی بۆی خەنە سەر کورد، یعنی لەوانەیە لە شەڕەکانی داعشوانە کوژرابێن، بەڵام ئەمان بۆ ئەوەی زەختێ لە کورد بکەن و هەندێک تەنازول بە کورد بکەن هەستاونم فلیمەیان دروست کرد. ڕاکەنجبووری پارێزگاری کەرکووک کە هەوڵەکانی کورد بۆ لابردنی تا ئێستا شکستیان هێناوە، لە ئێستادا کار بۆ پێکێنانی هاوپەیمانێتیەکی بەهێز بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەکات و چاوی لە وەرگرتنەوەی پۆستەکەیەتی. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.